وەخسەکردنی زیاتر لە باری زیادبوونی تونند و تیژی بە تایبەت بەرامبەر ئافرەتان ڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ لە سلێمانی لەگەڵماندایە. دکتۆرە سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. پێم خۆشە گەر بتوانانی بە کورتی وەڵام بیتەوە بۆی پێم خۆشە گفتوگویەکی زیاتر بکەین و پرسیاری زیاترتان ئاراستە بکەم. بۆچی گەشتونێتان دۆخە؟ دوێنێ کچێک لەدایک بووە و فڕێدراوە، ئەمڕۆ کچێک خنکێنراوە، ئێستا کەسێک لە سلێمانی کوژراوە. هۆکاری ئەم دۆخە چییە؟ دەستان خۆش بێ. لە ڕاستیە هەڵکشانی تونوتیژیەکان پێویستی بە دیراسە و بەڕاستی بە لێکۆڵینەوە هەیە. یعنی هەر ڕووداوێکیش کە سێری ئەەکەیت کە ڕوئەدات، هەندێک ڕووداو لەوانەیە بە نەزانی یا بە ئینفعالێکی کاتی ڕۆدا، بەڵام هەندێک لە ڕووداوەکان بەڕاستی زۆر جەرگ بڕن و ڕووداوی نامۆن و ئەم بەشێک لەم ڕووداوانە ینی بەڕاستی لێکۆڵینەوە و دیراسەکردنی ئەوێت. ینی هەستەکەی بۆ نمونەوە ڕووداوێک کە ئێستا لە شاری هەولێر ڕوویداوە تەراکوماتی کۆمەڵی کێشەی ترە، ینی باگراوند و خەلفێتێکی تری هەیە ئەو کەسە لەگەڵ خێزانەکەیە. بەڕاستی ئەمانە هۆکاری زۆر هەیە بۆ ئەوەی تونوتیژی لە کۆمەلگاکانە ڕوو بدات. هۆکاری پەروەردەیی هەیە، هۆکاری ڕاگەیاندن هەیە کە بەڕاستی ئەو هەموو ڕاگەیاندنە بە شێوازێکی کراوە هەرچی تاوان و ڕووداوەکان و شێوازی تاوانەکە و میکانیزمی تاوانەکە و جۆری شێوازی ئەنجامدانی تاوانەکان نمایش ئەکات. هۆکارێکی تر بەڕاستی فشاری دەرونی لەسەر تاکەکانی کۆمەلگا کە نائارامیەک ئەتوانم بڵێم لە ناو ناخی زۆربەی تاکەکانی کۆمەلگا هەیە بە حکمی ئەوەی ئێمە کۆمەلگەیەکی لە کۆمەلگەیەکی نەریتیەوە لە قۆناغی ڕاگواستن و لە قۆناغی ئینتیقالیان. هەموو ئەو کۆمەلگایانش کە لە قۆناغێکەوە لە قۆناغی نەریتیەوە بەرە قۆناغی کرانەوە و ڕاگواستن و ئینتیقالی ئەڕۆن. تاکەکان تا ڕادەیەکی زۆر قەیرانێکی ناسنامە و نائارامیەکی دەرونیان بۆ دروستە بێ هەتاوەکو کۆمەلگەکە سەقامگیرە بێ. هۆکاری تر هەیە بەسەلەی مادەی هۆشبەر، هۆکاری تر بوونی چەک بەدەستی تاکەکانی کۆمەلگا ئەگەر بە گشتی باسی ئەو بابەتانە بکەین. ئەنی فرە ڕەهەندە ئەنی بابەتەکان لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئەمانە توێژینەوە و دیراسە و لێکۆڵینەوەی وردی بۆ بکرێت. بەڵێ دکتۆرە سۆشیال میدیا تا چەند کاریگەری هەیە لەسەران پرسە بۆ پێی کە هەندێک جار کچەکان دەکەونە داوی هەندێک کەسانی خراپەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە، دواتر لە ترسی خێزانەکانیان هەڵدێن، هەندێک جار ڕەنگە پەنا بۆ خۆ کوشتنیش ببن. بەشێک لەوەی کە مناڵم کرانەوە بەڕاستی ئەمە گەشتوین بە ئامێرێک وەکە کرانەوەیەک دروست بووە، ئامێرێکمان کەوتۆتە دەست و بە شێوازێک کە ئامێری زانیاریەوە تۆ ئەتوانی گفتوگۆ بکەی زانیاری بڵاوکەیتەوە بە لێشاو زانیاری وەرگری بەبێ ئەوەی بە ئاستی پەروەردەیی، بە ئاستی پێداویستی، بە ئاستی یاسایی ئێمە توانی بێتمان مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەو تەکنەلۆجیایە بکەین کە ئەمڕۆ لەبەردەستمانەوەتە هیچ ئامادەکاریەکی پەروەردەیی هۆشیاری و یاساییشمان تا ڕادەیەک نەکردووە بۆ ئەو ئامێرانی کە لەبەردەستمانایە. هەر بۆ خۆی بوونی ئامێرەکان جگەلەوەی خەڵک کۆنتاکت و ئەوانە دروستەکات. یعنی ئێمە ئەمڕۆ بەڕاستی بەشێ لەو ماندوێتی زیهنی و ئەندێشە و مێشکەی کە هەمانە و فشاری کە لەسەرمانە ئەو لێشاوە زانیاری و معلوماتەیە کە لانی لە کاتی لە خەوهستانمان تا کاتی ئەو کاتی مرۆڤ خەوی ئەکەوێت بەردەوام ئێمە لێشاوێکی زۆری زانیاری و معریفە و هەواڵ و کارەساتی هەموو جیهان و ناوخۆ ئەم لە هەر شوێنێک ڕوئەدار لەسەر مێشکی ئێمە هەیە کە ئەمە کاریگەری کردووە. ینی زۆر یەکێک لە پسپۆڕەکان باسیەکە بە سەردەمی ماندوێتی ئەندێشەی تاکەکان لە بەردەم لێشاوی زانیاریەکانە. مامەڵەی تەکنەلۆجیا بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ ئامێرە ئێمە مرۆڤ کۆمەلگەی بوونەوەرێکی کۆمەڵایەتی هەتا لەگەڵ مرۆڤ ئێوە مامەڵە بکەین لە یەکتر تێ بگەین پەیوەندیەکی تەعاتوفی و ڕۆحی و لێک تێگەیشتن هەبێ فەرقەکە وەک لەوەی ئێمە لەگەڵ ئامێراین. بەڕاستی بەشێکی زۆری تاکەکانی ئێمە لەگەڵ سۆشیال میدیا لەگەڵ مۆبایلەکەیە کاتەکانی بەسەر ئەبات و دابڕاوە لە واقعە کۆمەڵایەتیەکە و ئەمەش کاریگەری خۆی هەیە بە تایبەتی بوونی هەواڵەکان ئەو هەواڵانەی کە بڵاوە کرێتەوە هەرچەندە پسپۆڕەکان دابەش بوون بەسەر دوو جۆرە. جۆرێک ئەڵێن بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەکان و کارەساتەکان باشە بۆ ئەوەی کۆمەلگە هۆشیار بێتەوە، هەندێکیش دەڵێن بە پێچەوانەوە کاریگەریەکەی خراپە لەبەرەوەی وا ئەکات تاکەکان بە دوای ئەوە بچنوە چاولێگەری بکەن و لە هەمان کاتیشا کاریگەری
دەرونی قەلەقی لەسەر تاکەکان دروست ئەکات. پسپۆڕێکی بواری هەواڵەکان ئەڵێت ئەگەرمانەوێت خەندە بگێڕینەوە بەوسە لێوی هاوڵاتیانمان دەبێت دەستکاری سەردێڕی هەواڵەکانمان بکەین. سەردێڕی هەواڵەکان تا باسی کارەسات و شتی لێ قەومان و شتی جەرەگ بڕ بکات زیاتر دەرونی تاکەکان نەئارامە بێت. لەبەرەوە بابەتەکە فرە ڕەهەندە سەقامگیری وڵات، بارودۆخی ئابووری، هەموو ئەو شتانەی کەوا کات لە کۆمەڵگە تاکێکی نەئارام دروستکات، چکە تاکی ئارام تاکی تەندروست پێویستی بە ژینگەیەکی تەندروست و ژینگەیەکی ئارامەیە. ئەو شتانەی کە ئێستا وەکو لەو هەواڵا باسیەکەی کە کەسێک تاوانێکی وا ئەنجامەدا کە بۆ خەلفیەتەکە ئەگەڕێیتەوە یانەوە تا کێشەی دەرونی هەیە یا کێشەیەکی تری کۆمەڵایەتی هەبووە یا ئەوەتانە مادەی هۆشبەری بەکارهێناوە یا ئەوەتانێ ئیدمان بۆ بە مادە مەشروباتە غازیەکان، ینی بەڕاستی ینی وەک چۆن ئەڵێم فرە ڕەهەندە، بەڵام بەداخەوە کە کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگایە کە ئەم ڕووداوانە تیا نامۆ بوون، ئەم ڕووداوانە مۆد نەبوون تیا، نۆرم نەبوون تیا، بەڵام ئەمڕۆ کۆمەلگەکە بەرە ئەو بارودۆخە ڕۆشتە. بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ لە سلێمانی لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەڕێستان دکتۆرە.